خۆکان هاندەر بن و جەوێکی ڕێکوپێک و گونجاو و بگونجێنن بۆ مناڵەکانیان بۆی کە بتوانن بەردەوام بن لە پرۆسەی خوێندن و لە پرۆسەکەدا سەرکەوتوو بن هانیان بدەن بەڵێنی شتی باشیان پێ بدەن بۆ ئەوەی کە ئەگەر سەرکەوتوو بن ئەو بەڵێنە بهێنەدی لە ڕێگەی مامۆستاش ڕێنمای بۆ مامۆستایان ئەوەیە کە مامۆستاش ئەبێ یارمەتی دەربێ ئاسانکاری بۆ خوێندکار بکات. مامۆستا تو مستەقبەلی ئەو خەڵکەی دەبێت و کورد و کوردستانی مامۆستا تەڵەبەی بهێ لە تەڵەبەکە بەجێر بکە یعنی بەنەوع شتێکی بەڕێکی بڕۆ مامۆستا شە دەورەتەوە ڕووپیانەکە ئەو دەورەتەوە ڕووپیانە ببینە بزانە چۆن مستەقبەلی تەڵەبەکەی خۆیان دەکەن دۆخەیان لەگە دەکەن باشیان بۆ دەکەنەوە ئێمەش نا لۆ نایە لۆ تاخیر دەبی لۆ دەرسی داخیر ڕێگایەکی جوان ڕێگایەکی محتەرەم ڕێگایەکی خۆشەویستانە لەگەر تەڵەبەکەی بەکاربینە مامۆستا بەخوای تەڵەبەکە بە خۆی شەرمت لێ دەکەن. لە ڕووی ئەرکی مامۆستایەتی بۆ خوێندکارەکان ئەمڕۆ من وابینم زۆربەی مامۆستایان ناڵێن هەمویان بە پێی پێویست هاوکاری قوتابیان ناکەن لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان لەبەر خاتی موچە لەبەر خاتیان دێشت کۆمەڵی وەخت بەسەرە بەر و دوای ئەوە هەچ کاتێک کە پێویستیان بەوە بوو مەکتەب کرایەوە یاکو دەستکرابەوە واجببوونەوەی دەرزەکانیان هەموو دەرزەکان لەسەر قوتابەکان کاڵەکەگەن هاوکاریانەکەن هاوکارەکە لە چ ڕوویەکە ناکرێت بە هیچ شێوەیە نایەنکەن لەبەر ئەوەی کە کۆمەڵی دەرزە سەر خوێندکاران دروست ئەبێت ناچارە بنیشتە ژێر زەختەوە خوێندکارەکان.